بینەرانی زێرە ئازیزی بەرنامەی یاد و یادگار جارێکی دیکە سڵاوتان لێبێ خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان ئەوەندەی پێمان بکرێت ئەو کەس و کەسایەتی و هونەرمەندانەی کە ڕۆڵیان هەبووە کە خەڵک تامەزرۆی هەواڵیانە ئەوەندەی پێمان بکرێت لە مانگی ڕەمەزانە لە خزمەتیانە بین و بەسەریانەکەینەوە کەسێکی دیکە کە ئێمە زیاتر ڕەنگە گوێمان لە ناوەکەی بوو بێت لەبەر ئەوەی سەرقاڵی خزمەتکردن بووە سەرقاڵی ئەرشیف کۆکردنەوە و ئەرشیف پاراستن بووە دۆستێکی ئێجگار دێرین و ئێجگار دڵسۆزی ئەرشیفە گوێمان لە ناوەکەی بووە بەڵام کەمتر لەبەر سەرقاڵی ئەتوانم بڵێم تااقەتی کەناڵەکانی ڕاگەیاندنی هەبووە مامۆستا ئەمیر کەبابچیە ئیتر من بەیادی خاڵەتایەرەوە پێتەڵم خاڵە ئەمیر لەم بەرنامەیە بەخێر بێن هەر بژین مامۆستاگیان سپاسانەکەم بەخێراتنی سەرتەلایەتی کوردستان 24 و کارمەداین دەکەم کەورە لە ماڵەکەی خۆم بەسەریان کردمەوە و ئەرشیفکەشیان بەسەر کردەوە زۆر سپاسیان دەکەم و بەخێر بێن قوربان مامۆستاگیان حەزەکەم جارێ سەرەتا وەکو شێوازی هەمیشەیی بەرنامەکە بزانین ساڵی چەند لەکوێ لەدایک بوون خوێندن و شتان لەکوێ بوو ئەمن ساڵی 1947 لە شاری کۆیە لەدایک بوویمە 28 یازدەی 1947 لە شاری کۆیە لەدایک بوویمە خوێندنی سەرەتایم هەندێک لە کۆیە بووە قوتابخانەی باوازی بوو ناو حاجی قادریان پێدەگۆ دوایە لەبەر بژێوی ژیانی باوکم وەزعەکەمان لە کۆیە باش نەبوو هیچ کاری نەبوو ماڵمان چۆڕانی لە قوتابخانەی ڕانی لەوێ خوێندی سەرەتایم تاو کرد بەڵام لەو ماوەی جارش کەش هاتینەوە کۆیە دیسان دچوینەوە ڕانی لەقەبی کەبابچیەکە لە ڕانیەوە وەرتانگردی لەقەبی کەبابچی بابم لە خۆی کەبابچی بووە باشە لە ڕانی کەبابی هەبوو لە کۆیە کەبابی هەبوو لێرەش کەبابخانەی بەهارمان هەبوو بەرامبەر قەڵاتێ بۆ پێشەوەی بچڕانیە دەنام لە خۆم لە قەبەکەی بام بزر نەکردێت دەم کەبابچی نیەوە و ناژدام کەبابە چش دێدەم یانی هەر فێر نەبووی فێرەوەی بناوە باش ئەی باشە ئەو ماوەی لە ڕانیە بوون یعنی لەکوێ هەستت کردی تر وردە وردە تۆ حەزت لە میوزیکە حەزت لە گۆرانیە لەکوێ ئەمە دەستی پێکرد بە لە ڕانەی باوکم بەبیرم دێ لە سەرەتای 57 و ئەوانە بوو باش 57 لە ڕانی رادیۆیەکی سیرەی کری لە کابرایەکی کۆیی ناوی شێخ حەمید بوو باش بابی کاک سالاری ڕەحمەتی خۆش ئەو رادیۆە لە مارێ ئیزاعی بەغدایە هەبوو ئیزاعی بەغدامان دەکردەوە چەندی ئیزگەشی ئێرانیش هەبوو ئەویش لە ڕانیە باشی وەردەگرت چێمان لێ ڕادەگرت ئەو کاتە مباشر گۆرانی لە بەغدایە ئەوە دەکرا ڕاستە و خۆ بوو لەگەڵ یەکسەر هەفتەی جارێک تارتێبی خەبوو هەفتەی جارێک ڕسوولگردی هەبوو عەلی مەردان هەبوو ئەو گۆرانیانە هەبوون هەتا عەرەبیەکانیش لە ئیزا عەرەبیەکان ڕاستە و خۆ بوو لەبەرەوەی ئامیرەکانی تۆمارکردن زۆر بیدایی بوو دەتوانە بڵێم ئامیری تۆمارکردنی ئەو سەردەما بیدایەتەکەی گڕۆندی تیکەی پێنج لە بۆ ئیزگەی بەغدایە هات یەکەم جا تیکەی پێنجەکە تیکەی بیستەکە هات هەتا لە یەک لە تەمسیلەکانی ڕەفیق سالاچی لەسەر کورسێکیان دانای تیکەی بیستەکە ئەوە مەوجودە باشە یەکەم جار کە جەنابی باوکتان لە سلێمانی هەڵە نەبم تەجیلێکی گرۆندیگی تیکەی بیستی بۆ هێنان باوکم ئەیزانی تۆ حەزت لێتیە هەر خۆی حەزی باوکم هاتووی سلێمانی دەکرد هەندی ئیشکاری لەگەڵ سلێمانی مەڕبوو بوو وەڵک بام ینی شکاوخانەشیە بوو بەس برادری لێوێ هەبوو سەردانی سلێمانی دەکرد ڕۆژێکیان دەستە لای برادێکی دەبینی ئەو تیکەی بیستەی لەبەر دەمە و گۆرانی ڕەفیق چالاکی لێدا باوکشم زۆر حەزی دەستیە بە برادەرەکەی دەڵێ لەبیرم نییە برادەرەکەی ناوی چ بووە بەڵێ دەڵێ ئەوە شتێکی زۆر جوانە برادەرەکەش زۆر بابی خۆشویستە دەرێ بیبە باوشتم دەڵێ نایبم چەندی بم
ئێدارە دەڕاوەستا دەستە دوکانەکەی تەنیشتی علی شێخ فەرەج هەبوو هەزار ڕەحمەتی لێبی شریت و بەکرێ ئەوانە دیارەوە چیلی شەریکی چەقمەقچی بۆ لە بەغدایە یەکسەر یەکی نوێی نوێنە لە بەردەمیدانایە گوتیتی ئەوم لۆ هێنای ئەگەوتیم پارەم پێ نادرێت بام گوتی پارەم پێ نادرێت گوتی کاکە ئەوەی بەرە ئەوە بە 45 دیناران مانجێ 5 دینارامدا ئەگە حەد بوو لۆم نی بنێرە ئەگە نەشت بوو کوت هەبوو بە 2 مانگ 3 مانگە 5 دینار بنێرە وڵای هینا مادام حەزت لێتی بی مادام حەزت لێ بیبە باشە ئاجەکە تەزیلەکەی هیناوە بابم یعنی ئەمن و برایەکان و خوشکانم زۆرمان سیر پێ هات ئەوە چیە و گوتە ڕاوەستن ئێستا دەنگتان تۆمار دەکەم میکرۆفۆنەکی لەگەر میکرۆفۆنەکەی لە بەردەمماندانە دەیگۆ بەم نیگو ئەمیر گۆرانێ برێ کاک جیانگیر گۆرانی بێ کاک جانبەخش گۆرانێ برێ گوت جانبەخشی برام زۆر دەنجی خۆش بوو گۆرانی دەگۆ تەزیلی دەکرد ئەو کاتە ئەمن زۆر زەوقم مەیلم کەوتە سەری و فێری بووم یەکسەر دەستم کرد بەوەی ممارەسەی ئیشەکەی بکەم و یعنی ئەوی بکەم هەر کە من گوێم لە دەنگی خاڵەتایە دەبێت ئەگەر لە ناو گۆرانیەکەش ئاماژە بە ناوی تۆ نەدرابێ ئەمە ئەرشیفی ئەمیر کۆی کەبابچێ بۆ نمونە من هەر یەکسەر جنابتانم بیرە سەلامەت بی ئەو ئەحساسەت چییە؟ ئەمە بەنسبەتەوەی کە باوکم زۆر برادێری مامۆستا تارتەفیق بوو ڕۆژی 29 6 61 بوو باش وتی ئەمێری گوتم بەڵێ بابەژیان گوتی تەزیلەکەت حازرکە بەیانی خاڵەتار هایتە کۆیە ئەمە دەچینە کۆیە تەزیلەکەی بە تایبەت دەچناوێت بە تایبەت تەزیلەکەی باش وڵا سیمانجیە سواری شڕە جێبەکانی ئەو کاتە لە درۆڤەرەکان بووین چوونە کۆیە و لەڕێ ڕۆیشتن ڕۆین هەتا گەیشتینە لۆفەکانی هەیبە سوڵتانی لە یەک کۆمەڵێ چەکدارمان دیت ئەمە ئێستا ناتانم بڵێم پێشمەرگە بوو یان بوو چەکدار بوون وڵا ئەم لەمەیان پرسی و بابیان لە بابیان پرسی کورد بوون هەموو بڕنەویان پێ بڕنەویان پێ بوو وڵا بابم دوایە لە ساقی پرسی گوتی ئەوە چ بوو گوتی ئەوانە لەشکرن لەشکری کوردستانن تازە سەرەتای شۆڕشەکەیە بەس ناوی شۆڕشەکەی ئەلان نەکراوە وڵا شۆڕ بووینەوە لە کۆیە و دەوری سەعات 4 بوو 5 بووی ئێوارە بوو بەرەو چاخانەی حەمەگەمحانی ڕۆیشتین چاخانە چی کۆن بوو هەمەش خولیای گۆرانی تارتوفیقی بووی کەسومی بوو تەزیلەکەشم بەدەستەوە گرت و گەنج بووم هەراتی گەنجیم بوو حساب کە 12 ساڵ بوو عمرم چەند بوو باش تارتوفیق لە چاخانەی ئەوی دانیشت بوو کاک حەمەدی باش وڵا کە بابی دیت لە دووبەر بابم چکە برادری منداڵی بوو لەگەر بابم هەستا لەبەر بابم دەستی لە منی بام کرد و ماچی کرد و هەمە گوتی هاتی گوتی ئەی تارەگەم لۆ تو لۆ حەفلەکەی تونێن بۆ چێستم گوتی ئەدێوە چێ گوتی تەزیلم کڕیا ئەداسە زۆر مهمە ئەو کاتە تەزیلێک بە 5 داران مهمە ئەدە بەقەدیش بەها نەقل نەبووە گوتی زۆر باشە گوتی هەمە ئەت پێم برێ لە ڕێچت دیت بە بابمیگۆ بەزەم جێن لێ چرپاندی بەجێی بابمدا بام گوتا دەڵێن چەکدارەکی زۆرماندی دەرێن لەشکرە لەشکری کوردستان بەس ئەمن نازانم چێ تار گەشاوە کوکوڵک مەسەن ئاوی دەدەی دەگەشێتەوە گەشاوە پێی خۆش بوو زۆری گەشاوە بووە ئێوارەکەی چوین بەرە و نادی حەفلەکە لێوێ بوو تیپی مۆسیقای مەولوی سلێمانی هات بوو مامۆستا قادر دیلان بوو ئەو سەرپەرشتی ئەوەکەی بوو تارتوفیق هاتە سەر مەسرح و دیارە نازان مەقامەکە چێ بریا کاک جانبەخش لێرە بە پێگوت بام یەکسەر بەوەی دەستی پێکرد ئیش کە ئێستێکە ڕووی لە هەورازە سەرە و لێژینەکەی بیری دوورشی دەوێ هەر بە دوعاو نوێژینەکەی مامۆستا شکری فەزلی مامۆستا شکری فەزلی زۆر مهمە یعنی مەبەستی چییە مەبەستی ئیشەکە ئەوها هاتیە ئیشکە ئێستێکە ڕووی لە هەورازە یان لە هەورازی نەما سەر و لێژمان نەکەیەوە ئینشاڵڵا سەر و لێژی نابتەوە دوایە بەبێ مۆسیقا بەبێ ئەوەی کە مۆسیقایەکە پێیان بڵێ یان پراوی لەگەرام کردوی هاتە ناو شیرین بەهارەکەی مامۆستا برای محەممەدی یەکسەر وتی یەکسەر شیرین بەهارە تەمان شی دەکەم لە یوتیوبی براو کردیتەوە لینکێکمان هەیە بە ناوی کاکسەنگەری هەموو شەکانیشم بە هیمەتی کاکسەنگەری بۆ زەنا ڕۆژانە چاودێریە ئاگامان لێ هاتە سەر شیرین بەهارەی لە شیرین بەهارەیەوە یەکسەر توێ سەرگولی سەربەستی نیو سەعاتی ڕێک ئەو گۆرانی گۆ ئەوە جاری یەکەم لە بۆ سەعادیەکیش نیو سەعاتەکەی تەواو کرد ئەمیش دانیشت بووم وەکو ئەوەی تەزیلم دەکرد ئەمە یەکەم بەرکەوتنی ڕوبەڕووی جەنابتان بوو لەگەڵ خاڵەتایە
یەکەم بەرکەوت و یەکەم تۆمارکردنی یەکەم تۆمارکردنی بوو شریتە نسخە ئەسڵەکەش مەتا ئێستامە زائدن گۆرانەکەی مامۆستا قادر دیلانی کلپەی دەروونە ئەگەر جێ لێ بووبی بەڵێ بێگومان گوێمان لێ بوو ئەم عاشقا ئیتر بۆ خاڵەتایر دەستی پێ کرد و چەکەرەی کرد و گوڵی کرد و گەورە بوو کاریگەری جەنابی باوکتان بوو یا هەر خۆت ئیتر تەواو بابم لەبەر ئەوەی زۆر عاشقی تارتفیقی بوو عشقەکەی لۆ مەشهاد بخوارد ئەمەش حەزمان لێ بوو وەڵا کە لە کۆتایی 67 ماڵمان هاتە هەولێرە دوکانێکمان بەرامبەر قەڵاتی هەبوو مام تار هەزار ڕەحمەتی لێبی ڕۆژانە لەکەم بام بوو گوتی باشە حاما گوتی ئەو شۆ دادەنیشتن دعوەتان دەکەم وڵا بابشتم تقریبا شەڕ ئەویان هەبوو قسایان هەبوو گوتی زالۆ تو دعوەتمان کەم دعوەتان دەکەم وڵا برادەرەکانی دعوەت کردو بۆ چکەکانی دعوەت کرد بە ڕەحمەدی مستفاڕەوە بوو یحیا مەرجان بوو واحد بەزان بوو برادەرەکانی خۆشی بوون باسی بابم زانجیر و جانبەخشی براشمی لەگەر بوو ئەمیش تەزیلەکی کە هاتمە هەولێر ئەو 3 ساڵەی تەزیلەکی دەستی دوون کڕی بوو بە 15 دیناران باش تیکەی 35 تەوەرتر بوو بەڵێ تیکە سی لەوەکەی خۆم باشتر بوو دەستی دووش بوو لە خۆی بە 6 دیناری بوو بەزەم دەکەیەکم کڕی بوو بەویت تۆمارم کرد ئێستا لە ژوورەکەی ئەرشیفەکەی سەرێمە وەڵا دانیشتین شەیە بۆ سعات 8 دەستیان پێکرد مۆسیقەکانی یەکەم گۆرانی کە گوتی قەلبی من گەچەشنی لالا بێت و نەوتی تێ بکرد بووە لە لای من ئەوە چاری یەکی مەجلیسیە ماڵ بەڵێ چاری یەکی 1970 سعات 8 و نیو شەوە خۆت لە مەجلیسەکەی خۆم تۆمارکردنەکە خۆم تۆمارم کردیا دەنجی بابی تێدایە دەنجی زانجیری برامی تێدایە دەنجی زانجە بەخشی برامی تێدایە ئەوانی هەموو تێدایە لە دانیشتەکەی یەکەم گۆرانی قەلبی من گەچەشنی لالا بێت و نەوتی تێ بکەن چوارینەیەکی خیام جیهانم پشکنەوەی ئەونی شعرێکی مامۆستا مەجید ئاسینگەر هەم بوو لە خۆم شتم بەدزی هەبوو شعرشتم هەبوو زروفەکەش وە نەبوو یعنی تو بتانی هەموو شتێکی بدرچێ زەمەنی بەعس و زەمەنی ئەوانە باست هەتا من شتێکی قەلبی من نەمدەوێرە بڵای کەمەوە هەرچەندە تاک برادرم بڵاوم دەکردەوە بەس بەڕسمی بڵاوم نەکردیتەوە لە تۆمارەکەی کاکزیهانی برادر دەباندانێت جا شعرەکەی مامۆستا مەجید گوتم مامۆستا گوتمە شعرم لە تەزیرکە شعرەکەی مامۆستا مەجید دەرێ کوردە ئەو هەلەی مێژوو داوێ پێت لە دەستی نەدەی لا نەدەی لەڕێت هەلێکە ئەشێ ڕوونەداتەوە مەردە ئەو گەلەی گۆ دەباتەوە ینی گرەو دەباتەوە ئەمن ئێستاش بە هەموو سەرکردەکانی کوردی خۆمان دەرێم لە سەرەوە هەتا خوارێ بە هەموو کورد دەڵێم تکایە ئەو هەلەی بەدەستمان کەوتێت تکایە لە دەستی خۆتانی مەدەن تکایە لە دەستی خۆتانی مەدەن تەبابن لەگەر یەک ئەو ئومنێتمە باشە دوای یەک دوو پرسیار وردە جوڵین بۆ شوێنەکەی دیکەس چونکە ئەوە زۆر تایبەتە ئەو جێگەیەش ئێرە شەر تایبەتە وێنەتان هەیە لەگەڵ مامۆستا تایەرەوە بە قورئانم زۆر سێرە وێنم لەگەڵ نەگرتووە هەر بەجددی کاک زیان بەخزارێ وەڵا بەس لە ئەوەکەی ئەخر ناکرێ مامۆستا تۆ ئەو هەموو ئیشت ئەرشیف کردووە گواستوتەوە پاراستوتە وێنەت لەگەڵی نییە ئەمە کامێرەم هەبوو لە هەمان کات جیهازیشم هەبوو لە خۆم ڕسمم دەکرد لە خۆم لە ماڵی دەمشوشتەوە ئەو هەموو ڕسمیوانم دەگرت لەگەر بام هەستەکەی سەبەبەکە چی بوو بێت نازان کە دانیشتی لەگەڵ یایتر بیری وێنە بە پێت بڵێم ئەمە کە لۆم تەکمیلە نەکردی پاش ئەوەی بەڵێ وردە خاڵە تار دەهاتە مارەمە لەگەر بابم گۆرانیان تەزی دەکرد بابم لە ئەوەی دەدا لە بەمراچی لە سینەکەی دەدا میێوانەکەی دەدا و لە خۆشیان و چەپریان لێدا ڕۆژی گوتم بۆ گوتم با پێتان برم ئەمن تەزیری دەکەم شتێکی پاکم دەوێت ئەگەر هەرچی لە برا کوشتی دەکە ئەم تەزیرکە دەکەم تەزیر ناکەم تارتفیق قسەی پێخۆش بوو وەڵا یەکسەر شی دەکەم پێ تەزیر کرد کوردی یەکەم دەوێت چاپ و کوپتە و سەفەرێک هەیە بۆم بکا بەشەوە پاش شۆڕشی قازی محەممەد ئەوەی گوتی ئێستا لە ئارشیفی لە سەرە لۆتان لێدەم حسێن علیش دواتر وابزان وتیەوە چێ حسێن علی نازانم دواترەویش وتیەوە لە دوایی چوارینەکانی خان بە گۆڕین شێخ سەلامی ڕەحمەتی بە حەفت شەوان 216 چوارینەیە تۆمارم کرد هەر هەمووی دوای پاش مۆنتازکردنی 3 ساعت دەرچوو
ئەو جاشتی کرد پێم دەستکردن نەتیجەکەی ئەمن چل 2 ساعتم لە بەردەمی خۆی تەزکرد یعنی 42 ساعت 42 ساعت بەڕوو لە هەفتاویەکەوە هەتا ئێستا بە حدودی 30 ساعتم براوکردیتەوە کەمتر زیاتر لە 12 ساعتم ما بڵاو نەکردەوە 12 ساعت مەسەلەن کتێبی هەژار بۆ کوردستان هەیە هەژار بۆ کوردستانی مامۆستا هەژاری زۆرم لێتەوە مارکردە زۆرم بڕام نەکردیتەوە ئەم لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو برین لە فترەی کە ئازادی کوردستانە باش لە کۆیە ساڵانی یادی تاتویقی دەکەنەوە خۆزل هەولێرش بیان کردباوە هەموو ساڵێ لە هەوکۆیە کاکسەنگەر 1000 سیدیم لۆ حاضر دەکا لەسەر ئەرچی خۆم کەسیش هاوکاری نەکردیمە بە سیدێکی تۆمار نەبیستراو لە کۆیە 500 شتی لە ناو ئەوی بڵاو دەکەمەوە ئەوەرکەی وەزارەتی ڕۆشنبیریە جەنابتان 500 شتی لە ناو قاعەکەی بڵاو دەکەمە لە هۆڵەکەی 200 شتیش برادەرەکانی کوێ لەم دەستێنن 300 سیدیش دێنمە ئێرە برادەرەکانی هەمووی دەیان دەمێ و لەیان دەنێرم و ئەبوو لایەن لەو ئەرشیفەتەوە لایەن لەو هەموو یادگاریەی جەنابەت کاک یادگار لە وڵاتیمە ئەرشیف دۆزنیە ئەرشیف دۆزنیە ئەمە زۆر بەداخەو یەک قسەی دەکەم تەلەڤیزیۆنی کەرکووکمان ڕۆیی چەندی لەگەڵ هاشم جەباری هاوارمان کرد وتم لەسەر ئەرچی خۆم ئەمن جیهازەکان دێنم لە ئەمریکای بڵاوی کردەوە لەسەر ئەرچی خۆم خانەکەم بفرۆشم جیهازەکان دێنم بە شەتەچی شتیتەکان لۆ بینە ئێرە کەس بە قسەی نەکردم هەتا لەو ڕۆژانە شەبەکەی ئیعلامی عێراقی شتیتەکانی بردەوە ئەمە ئەرشیف دۆزنینە ئەمن چوومە ئێرانی دە 15 ڕۆژان چوومە شنوۆیە برادەرەکەمە بگوت وەرە بدبەمە یەک لەی زاعەکانی ئەوی لە سەردەمی کە 79 شا نەمایە قفری لێدرا بوو قفر حرس بە حرسەکەی گوت لەمام کوچین تەماشەما کرد هەموو وەک خۆیتی چۆن میلەتی ئەرشیفی خۆی لە ناوبەری کو ئەرشیف ناپارێز ئەمە ئەرشیف دۆزنینە وردە وردە لەوێش قسەکانمان تەواو هەر بە لەفرۆ مستاگەر بەڵێ ئەزیزان هەر لە ناو ماڵە ئاوەدانەکەی مامۆستا ئەمیر کەبابچین چونکە لەناو غەدرە لە ناو مەرشیفە بین و بچین لە دەرەوە بگەڕین مامۆستا هەرکە دیتە ئەم ژوورەوە ئەمە لە دەستە ڕاستدانراوە کۆی تایبەتمەندیەکی زۆری ئەمە چییە؟ ئەو وازی هەی ئەرشیفەکەمە وەختی خۆی کە بابم یەکەم جار ئەو مستەجیلەی لە سلێمانی بۆ کرد ئەمە گڕۆندیکەکە بوو کە باس گڕۆندیکەی تیکەی بیستە و دڵیشم نایە فرێدەم تاسەی شەکە تا ئێستاژیش دەکا بەڵام وەکو پێویست نییە بڵێن ئەو پێویست نییە ئەوە هەر ماوە ئەمە یەکەم کار بۆ مامۆستا تایار تۆفیقش بەمە خۆت ئاهەنگی کۆیان پێتەزی کردیا 1960 ئەبە مستەجیلم تۆمار بەوە کراوە باشەوە گڕۆندی کاتیکەی چاردەیە مامۆستا مەسەری لەسەرە مەسەری خاڵقی باشە ئەوە شیتی ئیزاعی بەغدایە مەسەرەنەوەی زعە مامۆستا عەلی مەردانەوە بەڵێ جگە لە مامۆستا تایار تۆفیق لە حەزۆری کەی دیکەیە لە هونەرمەندان بوویت و وەڵا لەگەڵ محەممەد جەزایی ڕەحمەتی لەگەر خەلیل وەندی دانیشتنی تایبەتیمان هەبووە لەگەڵ برادری کەشەمان بووە ئەوانی دیکە ڕسوول بێزارگەر لەگەر مامۆستا ڕسوولگەردی زۆر لەگەڵ کاک زیان بەخشی بووە زیاتر لەگەڵ بۆ چکاویش ئەرشیفەتی گەورە و فراوانی لە نزیکەوە کام لە هونەرمەندەکانت بینیوە وەڵا هەم بینیوە زۆربەی کات لەگەڵ مامۆستا تایر بووی بەداخەوە کە وێنەشتان پێکەوە چیت بە سەرهاتێکی خۆش هەیە لەگەڵ جەنابیانە بیرت نەچێتەوە وەڵاهی بەسەرهاتم زۆر ئەوە هەیە لەگەر مامۆستا تۆفیق بەسەرهاتێکی زۆر شیرین بێت لە یادتە هەمیشە وەڵی کە مەسەلەن یەک لە قسەکانی دەکرد دێگۆ ئەمرم کەتانە کە خیاممان تەزی کرد بە حەف شەوان ئاخر قسەی کە خلاص 216 خلاص کرد گوتی تەقەم لێەوە بڕی خلاصم کرد باشە
با وردە وردە ئەوە لێک لە قەوانەکانیشی حەزم لێ بە قەوانێشتان و لێدەم بۆنە ئەوەش قەوانێکی شەخ شەریکەی چەقماق قسیە ئەوە ئیشێریەکەی چەقماقچیا لە ساڵانی 52 53 و 54 و 55 کڵاولا لە بەغدایە تەزیر کرا علی مەردانە ئەڕۆی ئۆغر باشە دیارە ئێستا بڵین زانست و تەکنەلۆژیا لە چاو جارانە زۆر زۆر پێشکەوترا و جەنابیشتان لەبەر ئەوەی تەمەنێکی تر ئەوەی لەسەرتان بۆ کردوتانە ئەمانەت بە کێ سپاردووە کە بە بەردەوامی تازەی بکاتەوە بیپارێزیە بڵاویشی بکات ئەوانە هەنگوو هەمتان شاید بن باشە ئەمن کاکە سەنگەرم خەریزی کولەی فنون زەمیلەیە ڕاست پسپۆرەی زۆر زۆر زیرەکە لە دەنگ لە مۆسیقا لەوانە ڕاست بە ئەمانەت ئەنگۆ شایدم لە مستەقبەل ئەوم تەسلیمی وی کردیا ئەمن ناڵێم بەس داوای لێ دەکەم لە کنگۆ ئەنگۆ شاید بن نەیفەوتێنی ئەوە تیکەی 46 ئەوەش مامەسا ساڵحە ئەو شریتە بوو کە باوکم لە سلێمانیەوە لۆم نینە ئەمە ئەوە هەر ئەوەیە هەتا ئێستا تا ئێستا پاراستی باشە ئەوە بەنسبە ئەوەی تا ئێستا وەکو خۆی ئەوە کێکیش باشە مامۆستا بابەتی سیانە و پاکردنەوە و ئەوەش لێرە لۆ خۆم بە تایبەتی ئەو فەتەی کە کەرەنتینە بوو ئەو مێزەم لۆ خۆم دانابوو بەڵێ سیانەی هەموو سەرجیلەکانم دەکرد ئەوی خراپایە چاکەم دەکرد ئەوی نەمزابن چاکم نەکردایە برادرەکەم هەیە وەسامۆفق ئەوستایەکی چاکە لە تەسلیحات ئەگەر پێم چانەکرێ ئەو لۆم چا دەکاتەوە ئەوەش فلیپسە زۆر شتینە مامۆستا زۆر بەنسبەت ئەم ئەرشیفەوە کە هەتا چ خەونێکت هەیە تا ئێستا نەهاتۆتە دی وەڵاهی دەزان چییە ئەمە خەونەکەم نهاتیتە دی خەونەکەم ئەوە بوو ئیزگەی بەغدا کە دارما و سەدام نەما کەس نازانین چی لێ هات خۆزیێم دەخوارد ئەمە لە بەغدایە بام بچوو بام هەرم گرباوە کە تەلەڤیزیۆنی کەرکوچیە ئەوە زیاتر لە 17 ساڵە سەدام نەماوە تەلەڤیزیۆنەکە کوردیش لە کەرکوچیە حکمی دەکرد چەند ساڵ بوو نەیانتوانی ئەو ئەرشیفە جوان نازداری 1970 شریتی گەورەی تەلەڤیزیۆنی کە هەمووی گۆرانی و مۆسیقایە و تەمسیلەکانی عەلیفەندی و شتەکانی جوانەکانە نەیانزانی بهینە هەولێرەیان بیبنە سلێمانیە داینێن استیفە لێ بکەن پێشم گوتن ئەوە هاشم زەبار شایە گوتم ئەم لەسەر ئەرچی خۆم خانیەکەم دەفرۆشم لە ئەمریکای ئەو جیهازانە بەدەستی دوو هەیە بە کەونە هەیە دەیهینم بەس سەزیلی دەکەم هەمووشتان دوایە دەمەوە کەس بە دەنگ مۆژ نەهات بەداخەوە تا شەریکەی ئەعلامی عێراقی بردیەوە بەغدا و بە تەئەکیدیش دەزانم لەوێش دەفەوتێ و ناشدرێ بەداخەوە من زۆر زۆر سوپاسانەکەم مامۆستا دیارە یاخوا بەخێر باسکردن لەو خزمەتەی کە جەنابتان کردووە لە 26 خولەکە ئەرکێکی ئێجگار قورسە بەڵام ئەمە تەنها بەسەرکردنەوەیەکی بەرنامەی یاد و یادگار و کەناڵی کوردستان 24 و یادگار فایق و هاوڕێکانم بوو وەکو وەفایەک بۆ کارانەی کە جەنابتان کردوتانەوە لێرەشەوە جارێکی دیکە داوا لە وەزارەتی ڕۆشنبیریەکەین ئەگەر ئێوە وەزارەتی ڕۆشنبیرین ئەگەر هەر بەڕاستی لە خەمی پاراستنی ئەرشیفی نەتەوەی ئەم وڵاتەن ئەم هەموو ئەرشیفە لەسەرەوە تا خوارەوە چەکمەجە بە چەکمەجە تاک بە تاک سەرەوە خوارەوە هەر هەمووی ئەرشیفە یەک کەس ئەمەرکەی گرتوۆتە ئەستۆ هەمووی تۆمار کردو هەمووی پاراستووە و وەکو مناڵەکانی خۆی وەکو جەرگی خۆی ئاگای لێیان بووە وەزارەتی ڕۆشنبیری هەر بە جدی ئێوە لەکوێی ئەمە هەموو ئەرشیفن ئەگەر لا لەم کەسانە نەکەنەوە ئەگەر ئەم ئەرشیفانە نەپارێزن ئەگەر دوکومنتی نەکەن بە شێوەیەکی زانستی ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری چییە خۆتان وەڵام بدەنەوە کاگە یادگاری قسەی ئەخیرمە پاراستنی ئەو ئەرشیفەی من ئەمن کە برا گەورەمە لەگەر کاکە جیهانی لەگەر کاکە سەنگەری کوڕم ئەمە پاراستومانە چەند ساڵە و ئینشاءڵڵا دەشی پارێزین لە کۆتاییشدا بە خەراتنی ستافەکەتان دەکەم کاربندەکانی 24 دەکەم بە هیوام هەموو شاعیر و ئەرشیف دۆست و هونەرمەند و گۆرانی بێژ و مۆسیق ژەنەکان بەسەر بکەنەوە لە بیریان نەکەن هەرگیز لە بیر هەر وەکو وەزارەتی ڕەوشنبیری لە بیری کردیا
ئەنگۆ لە بیریمەکە ئێمە ئەوەی پێمان بکرێ دەیکەین و یەک بەیەکی ئەو کەسانی شایستەی بەسەرکردنەوە لە خزمەتیان زۆر سپاس ماوەستاگیان ڕێز و حورمەتی ناومتان هەیە ڕێزم فەرموو ماوەستاگیان فەرموو تکایە دوای جەنابتان